سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ هەینی لەگەڵتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی. ئێستاش سەردێری گرنگترین هەواڵەکان. دروشمنووسینی گەنجانی شۆڕژگەڕی سنە دژ بە کۆماری ئیسلامی. یادکردنەوەی دووگیان بەختکردووی شۆڕشی ژینا لە کرماشان و ئیلام. پێشوازی خەڵکی ساقز لە شێرکۆ حیجازی پاش ئازادی لە زیندان. هێرشی هێزانێتیەکانی بانە بۆ سەر ماڵی هوشیار شەعبانی. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. بە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی خۆڕەماوە. کوژرانی فەرماندەیەکی پەکەکە لە هێرشی پاهبادی تورکیا لە سلێمانی. وا درێژەی خەباتی ژنان دژ بە یاسای حیجابی دواری. درێژەی هەواڵەکان. دروشمنووسینی گەنجانی شۆڕژگەڕی سنە دژ بە کۆماری ئیسلامی. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەز گەنجانی شۆڕژگەڕی سنە لە درێژەی شۆڕشی ژینایی دیواری ژمارەیەک لە گەڕەکەکانی وشارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشان. بە پێی ئەو راپۆرتە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی سنە دیواری هەندێک لە گەڕەکەکانی ئەو شارەیان بە دروشمەکانی شۆڕش درێژەی هەیە، نەسرەوتن تا سەرکەوتن، مەرگ بۆ خامنەیی، ژن ژیان ئازادی، مەرگ بۆ شاو شێخی کۆنەپەرست و نەمان بۆ کۆماری ئیسلامی نەخشاندووە. شۆڕژگەڕانی سنە داوایان لە گەنجانی کوردستان کرد درێژە بە ڕێبازی یان بەرخ کردووان بدەن. یادکردنەوەی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە کرماشان و ئیلام. ڕۆژی پێنجشەممە 23 مانگی سەرماوەز مەراسمی یادکردنەوەی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا بە ناوەکانی ئەمیر حوسێین بەساتینیە لە کرماشان و بامشاد سولەیمانخانی لە ئیلام بە پشتاری بنەماڵە و خەڵکی ئازادی خواز بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی ئەمیر حوسێین بەساتینیا بنەماڵەیە و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی کرماشان لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ئەمیر حوسێین بەساتینیای تەمەن 15 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری کرماشان بە فیشەکی جەنگی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. لەلایەکی دیکەوە هاوڕێ لەگەڵ چاڕۆژی لەدایکبوونی بامشاد سولەیمانخانی لە ئیلام بنەماڵەی و گیانبەخت کردووە، هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادی خواز لەسەر مەزاری کۆبوونەوە و یادیان بەرز نرخاند. بامشاد سولەیمانخانی خوێندکاری تەمەن 21 ساڵی خەڵکی ئاودانانی ئیلام سەرەتای مانگی جوێزەردانی ئەم ساڵ بە شێوەیەکی گوماناوی لەلایەن هێزانیەکانەوە کوژرا. پێشوازی خەڵکی ساقز لە شێرکۆ حیجازی پاش ئازادی لە زیندان. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەز خەڵکی شاری ساقز پاش ئازادی شێرکۆ حیجازی چوون بۆ پێشوازی و چالاکە مەدەنیە و ڕێزیان لێگرت. شێرکۆ حیجازی بەرپرسی دەستەی تۆپی پێی ساقز و یەکێک لە چالاکە مەدەنیە ناودارەکانی ساقز کە هاوکات لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی لەلایەن هێزانیەکانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەرکرا بوو. ڕۆژی پێنجشەممە پاش 94 ڕۆژ بەندکران بە دانانی بەرمتەی 2 ملیار و 400 میلیۆن تمەنی و بە شێوەیەکی کاتی لە زیندانی ناوەندی ساقز ئازاد کرا. هێرشی هێزانێتیەکانی بانە بۆ سەر ماڵی هوشیار شەعبانی. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەز هێزانیەکانی بانە لە ژێرناوی کارمەندیدارەی ئەو ئاوەڕۆ هێرشیان کردە سەر ماڵی هوشیار شەعبانی و وێڕای پشکنینی ماڵەکە بەڵێننامەیان لە بنەماڵەکەی وەرگرت. بە دوای باندکردنی هوشیار شەعبانی لە بەندکراوانی سیاسی پێش و چالاکی مەدەنی ناسراوی خەڵکی بانە بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە، هێزەکانی ئیدارەی ئیتلاعات چەند جار هێرشیان کردە سەر ماڵی ئەو هاوڵاتیە، بەڵام نەیانتوانی دەست بە سەری بکەن. ئەم جارە هێزەکانی ڕژیم لە ژێرناوی کارمەندی ئیدارەی ئاو ئاوەڕۆ هەڵیان کوتاوەتە سەر ماڵیە و چالاکە مەدەنیە و ماڵەکەیان پشکنیەوە. جێگا ئاماژەیە کە هوشیار شەعبانی پێشتر و لە ساڵەکانی 96 تا 1401 تاوی چەندین جار دەست بەسەر و زیندانی کراوە. کۆتاییەکانی مانگی خەزەڵوەری 1402 ئیدارەی ئیتلاعات پەروەندەسازی بۆ کرد و ناوبراوی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بۆ دادسەرای گشتی و ئینقلابی بانە بانکێش کرد. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. ڕۆژەی سێشەممەی 21 سەرماوەز دوو کۆڵبەری خەڵکی ساقز بە تەقەیەزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵی بانە بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژەی سێشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری ئەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم و دوو کۆڵبەری خەڵکی ساقز بە ناوەکانی کەیوان ئەحمەدی تەمەن 34 ساڵ و محمود کامرانی تەمەن 21 ساڵ بە سەختی بریندار و
ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگای ئاماژەیە کە پێشتر هەواڵی برینداربوونی کۆڵبەرێکی دیکە بە ناوی فەرهاد مەحموودی تەمەن 27 ساڵ لە هەمان سنوور بڵاو کرابووە. لا سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانەی خۆڕەماباد. بەرەبەیانی سێشەممە 21 سەرماوەز سزای لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی کوردەش بە ناوی سەجاد حەقیزادە تەمەن 37 ساڵ لە زیندانی پارسیلۆنی خۆڕەماباد جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان سەجاد حەقیزادە 3 ساڵەوە بەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. شانی باسەکە هەواڵی ئیعدامکردنیەوە بەندکراوە هێشتا لە میدیاکانی ڕژیم بڵاو نەکراوەتەوە. تەبیاوی لە 5 شاری پارێزگای کرماشان. بە پێی هەواڵی گەیشتوو وێڕای هاتنی وەرزی زستان و بارینی باران 5 شاری پارێزگای کرماشان تووشی تەبیاوین و بەرپرسانی ڕژیمی چەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیاڵ نەگرتووە. بە وتەی بەڕێوەبەراتی ئەو ئاوەڕۆی پارێزگای کرماشان شارەکانی جوانڕۆ، هەرسین، کەنگاوەر و کەرەندی غەرب تووشی کەماوین و زۆربەی گوندەکان بە تانکەراویان بۆ دابین دەکرێت. کەماوی لە وەرزی زستاندا دیاردەیەکی تازەیە کە بە وتەی کارناسانی بواری ژینگە بەهۆی گواستنەوەی ئاوی پارێزگاکانی ڕۆژاوای ئێران بۆ ناوچەکانی ناوەندی وڵات سەریێڵداوە. کوژرانی فەرماندەیەکی پێکەکە لە هێرشی پابادی تورکیا لە سلێمانی. ڕێکخراوی ئەمنیەتی تورکیا بە ناوی میت ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەز ڕایگەیاندووە. یەکێک لە فەرماندەکانی پێکەکە بە ناوی مزگینگویی لە هێرشێکی پابادی ئەرتەشیە وڵاتەدا گیانی لەدەستداوە. لە ڕاگەیاندنی ڕێکخراوی میتدا هاتووە سەباحات ئۆرمانلی ناسراو بە مزگینگویی لە فەرماندەکانی پەکەکە لە هێرشی پابادیدا گیانی لەدەستداوە. مزگین ساڵی 2012 پەیوەست بە هێزەکانی پەکەکە بووە و دواتر چووەتە هەرێمی کوردستان. ناوبراو ماوەیەک وەکو فەرماندەی هێزەکانی یەپەژە لە سووریە بووە و ساڵی 2022 وەکو فەرماندەی و هێزە لە سلێمانی چالاکی ئەنجامداوە. جێگای ئاماژەیە کە میدیاکانی پەکەکە هێشتا هیچ کاردانەوەیەکیان بەرامبەر بەو ڕاگەیاندنەی دەستگای میتی تورکیا نەبوو. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاهواز. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەز خانەنشینکراوانی سەنعەتی نەوت بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی ئاهواز خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی سەنعەتی نەوت و بەجێماوانی ئەو سەنعەتە خوازیاری چوونەسەرەوەی یاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. درێژەی خەباتی ژنان دژ بە یاسای حیجابی ئیجباری. بە پێی ئەو وێنە و ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کچان و ژنانی ئێرانی بە شێوەیەکی بەرین بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان حازر دەبن و درێژە بە خەباتیان دژ بە سەرکوتی کۆماری ئیسلامی ئەدەن. ژنان و کچان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە تووڕدانی حیجابی ئیجباری لە بازاڕ، پارک و شوێنە گشتیەکان پیاسە دەکەن و بەهێز و بوێری خۆیان ئەنوێنن. ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دەڵێن درێژە بە خەبات تا بەگەیشتن بە مافەکانمانە دەین و چیتر پاشەکشە ناکەین. کوژران و برینداربوونی 42 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە میحوەری قۆم کاشان. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەزی 1402 ڕووداوێکی هاتوچۆی زنجیرەیی لە نێوان چەند ئۆتۆمۆبیل لە میحوەری کاشان بۆ قۆم ڕوویدا و بەهۆیەوە هاوڵاتیەک گیانی لەدەستدا و 41 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ڕووداوەکە لە نێوان چەند ئۆتۆمۆبیلی سەواری لە 15 کیلومتری جادەی کاشان بۆ قۆم ڕوویداوە و لە کامیاو ڕووداوەدا کەسێک گیانی لەدەستداوە و 41 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر 4 بەندکراوی ژن لە زیندانی کەچووی. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 4 بەندکراوی ژن بە ناوەکانی فەریبا ئاسەدی، مۆژگان تەدریسی، مریەم جەلال حوسێنی و مەعسوومە سنەوبەری لە ژێرگوشاری سەختی هێزەکانی ئیتلاعاتدان و لە مافەکانیان بێبەشکراون. فەریبا ئاسەدی کۆتاییەکانی مانگی خەرمانان 1402 تاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە تاران دەست بەسەر و بۆ زیندانی کەچووی کەرەج گوازرایەوە. ناوبراو نەخۆشی دڵی هەیە و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. هەروەها موژگان تەدریسی و مریەم جەلال حوسێنی لە ڕێکەوتی چواری خەرمانانی ئەم ساڵ دەست بەسەر و بۆ زیندانی کەچووی گوازراونەتەوە. لەلایەکی دیکەوە چالاکێکی مەدەنی خەڵکی تەبرێز بە ناوی مەعسوومە سنەوبەری کە لە ڕەوتی شۆڕشی ژیناش دەست بەسەر کرابوو، مانگی گوڵانی ئەم ساڵ بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕفێندرا و
بۆ زیندانی کەسوەیی گوازرایەوە. و دوایین هەواڵ سەبارەتە بە گەماروی نوێی بەریتانیا بۆ سەرچەند فەرماندەی سپای قودس. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەزی 1402 تاوی دەوڵەتی بەریتانیا گەماروی تازەی بەسەر ئیسماعیل قانی فەرماندەی سپای قودسی ڕژیم و چەند بەرپرسی باڵای و هێزەدا سەپان. بە پێی راپۆرتەکان دەوڵەتی بەریتانیا ئیسماعیل قانی فەرماندەی باڵای سپای قودس، محەممەدی زەدی سەرۆکی لقی فەلەستینی سپای قودس، عەلی میرشاد شیرازی، مەجید ڕەزایی و مستەفا مەجیدخانی لە بەرپرسانی باڵای سپای قودسی بە هۆی پشتیوانیکردنیان لە حەماس و جیهادی ئیسلامی خستۆتە نێو لیستی گەمارۆکانیانەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.